والله دیارە داواکاریەکانمان کۆمەڵی داواکاری سەرەتایین پێداویستێکی زۆر سادە و سانان پێداویستی قورس نین داواکاری قورس نین یەکێک داواکاریەکانمان ئەوەیە کە لە سەرەتای داوام تا ئێستا کۆندیشنەکانمان ئیش ناکە واتە ئامێرێکی گەرمکردنەوە و فێنکردنەوەی ژوور نییە ئەوەی هەیە ئامریکا دابین کردو لە ڕاستیی جلوشکردنەوەی نەکەینی خۆگەرمکردنەوە ئەوەش پێم وایە هەر لەوانەیە فەرد هێنابێتی دوو داخلیەکانمان ڕاستیە حوشەکەی ئەوەی کە بەشی دەرەوەی جادەیەکی لێنی هاتە ڕێوەیەکی هاتوچۆی لێنی لە کاتی باران هاتوچی لێ بکەی بەبێ بەناو قوڕە هاتوچۆ بکەیت ئەومەش زۆر ناخۆشە بۆ تەلەبە 300 بۆ 400 تەلەبەی لێم داخلیان تا ئێستا کافترەیەکی تێ نییە کە تەلەبە بتوانێت سادەترین پێداویستی لێ بکڕێ و هەروەها هەفتەی سێ جاریش ئاو گەرمەکرێ بۆی تەلەبە خۆی لێ ئەو سێ جاریشە لە ماوەی 3 ساعت 4 ساعتە ئەو ئاوە گەرمە هەیە جای تەلەبە خۆی فریا ناکەوێ ئاوە گەرمەکە نامێنێ واتە پێداویستی ئاوی گەرمان هەیە کۆندیشنمان هەیە حوشە و واتە بەشی دەرەوەی چیمەنتونیە قڕاوە زۆر سپاس بەخێر بەنیاخوا بەڕاستی ئەوەی کە ئێمە داواکاریەوە هەیە لە داخلەکانە یەکەم ڕێگاوبانەکەیە بەڕاستی ڕێگاوبانەکە یعنی هی ئەوە نیە تەلەبە پێ بڕات و بێت بەڕاستی بەیانیان ئێمە کە چین بۆ زانکۆ هەنێک بەیانی ئەگەر باران بێت یعنی جلەکانمە هەین بۆ بە قوڕاو تا ئەچیتە زانکۆ تا ئەچیتە ناو زانکۆ بۆ محافزەڕەکان یعنی هەموو گیانە قوڕاوە ئەوەی دووەمیش کە داواکاریمان هەیە ئاوی گەرمە بەڕاستی ئاوی گەرم لە هەفتەیەکە تقریبی دووسێ ڕۆژەمانە دووسێ ڕۆژەمانە جا لە دووسێ ڕۆژەکەشە لەوە چێت لە شەوێک لە ئەو ڕۆژەکە کەریمەکەن شەوەکەی تقریبی دووسێ سەعات گەرمیەکەن فریا ناکەوێت تەلەبە فریا ناکەوێت خۆی بشوە تا خۆیشوە بۆ تا ئەچی خۆی بشوە ئاواکە سەر دەبێتەوە دوای ئەوەی کە تر هەمانە سپلێتی ناو داخلیەکانە لایەکی داخلیەکە سپلێتەکانیان ئیش ناکە هەم بۆ گەرمە هەم بۆ سەرما